ئەو شتانەی کە لە شریعەتدا ڕێگەیان پێدراوە بۆ کەسێک کە بە ڕۆژووە. یەکەم باسمان کرد کە سیواکردن بۆ ئەو کەسانەی کە بە ڕۆژوون لە هەموو کاتێکدا لە پێش نیوەڕۆ و دوای نیوەڕۆ سنەتەوە ڕێگە پێدراوە. دووهەم ئەو کەسانەی کە بە جەنابەوە ڕۆژ ئەکەنەوە یا بانگی بەیانیان بەسەرادێت ئاساییە و جەنابە کاریگەری لەسەر ڕۆژوو نییە. ئەگەر کەسێک پێش بانگی بەیانی جەنابە بوو بێ یان دوای بانگی بەیانی تووشی حاڵەتی جەنابە بێ هیچ کێشەیەکی نییە و تەئسیر لەسەر ڕۆژەکەی دروست ناکە. و هەروەها باسی ئاو لە دەم وەردان و ئاو لە لوتوەردانمان کرد کە ئەوش ڕێگە پێدراوە بە مەرجێ موبالەغە و زیادەڕەوی تێدا نەکرێ. و هەروەها ماچکردنی نێوان پیا و ئافرەت ئەگەر ئەمین بن سەر نەکێشێ بۆ شتانێکی تر ئەمانە هەمووی لە شەرعا ڕێگەی پێدراوە. لەم ئەڵقەیشدا هەندێک شتی تر باسەکەین کە هەر بە پێی فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێگە پێدرا و ئاسایی ئەگەر کەسێک ئەنجامی بدا. لەوانە خۆفێنکردنەوە و هەروەها کەسێک ئاوکا بەسەری خۆیە یا کەسێک بچێتە ناو ئاوێکەوە بۆ ئەوەی کە خۆی فێنک بکاتەوە. جاری وا هەیە بەڕێزان ڕۆژوو یاخود مانگی ڕەمەزان ئەکەوێتە کاتێکی زۆر گەرمەوە. خەڵک گەرما زۆری بۆ ئەهێنیە بەهۆی گەرماوە ناڕەحەتی بۆ دروست ئەبێ لەبەرەوە دروست ئاوکا بەسەر خۆیان بۆ فێنکردنەوە یا بچێتە ناو ئاوێکەوە خۆی فێنک بکاتەوە یا بچێت لە حەمام ئاو بکا بەسەر خۆیان یا خۆی بشۆرێ بۆی کە ئەو تونێتی و ئەو ناڕەحەتی لەسەر نەمێنێ. ئەمە کارێکی ئاساییە و ڕێگەی پێدرا و کاریگەری لەسەر ڕۆژوو دروست ناکە.